ئەمڕۆ وەک ئەنیستیتوتی نارین بۆ توێژنەوە بڵاوکردنەوە دوو کتێبی تایبەت بە مناڵان کە بریتین لە چیرۆکی وەرگێڕاو کتێبێکیان چیرۆکە دڵخوازەکانی سەرکردەی ئاشتیخوازی جیهانی نیلسۆن ماندێلایەوە بەشەکە لە ئەفسانەکانی ئەفریقای باشووری ئەفریقیا کتێبێکی تری کە هەم نووسینەوە و هەم لە خەیاڵدان یەکێکی ترەوە وەرگیراوە هەردوو کتێبەکە هی بەڕێز نەبین عوسمانە سەرۆکی ئەنجومەنی بەڕێوەبردننی ئەنیستیتوتی نارین یەکێک لەو خاڵگەرانەی کە تۆ ئەتوانی بەشداری ئەمڕۆ ڕۆژێکی زۆر خۆش بوو لەبەرەوەی زۆر مناڵەتوانێن ئەم کتێبانە بخوێنەوە من زۆرم حەز لە خوێندنەوەیە زۆریشم حەز لە ئاژەڵە و زۆر حەزم لە وێنە کێشانە هەموو ڕۆژێک ئەم کتێبانە ئەخوێنمەوە و ئەمڕۆ زۆر دڵخۆشە لە ئەفسانە خۆشەکانە تا لە چیرۆکەکانی شێر و ئاژەڵەکانی هەیە بەس بازار زیوی تزانی چه باطیه میکرد موسم اوت خارجتين بترت كرنش خالك ما فيني يت خارج بتر حاجات كان وزيفجة قال نوعي تركيا هاي ايطاليا هاي تايلانديا هاي بس ايطالي وتايلاندي شيء تركي ترى نقشوي لو ترى يه تركي غرامي ب3000 انا يه ايطالي غرامي ب4 انا يه تايلاندي غرامي ب6 انا ب7 انا نوکا و کرونا کردی دواره بچه شول کیم بی بس باشه هر دی سال الحمدلله باشه جمله چیز میتین آمدن و ویرش مفرد اما یادویش بازن که ناف چت کن رسکا چت کن چه اینکه طلبی یک هبت رسم هک بد چه تجربه امشن بود چپ کن بها ویژه سر تشتید مینه نوکا یهی هم بیشن ست اوسا تاخم 25000 دست بده که حتی 300000 Bekengi dar اف پیشنگه بود سالم جرا حضرت دیکنه هجماری لوحه بگیشتی ساده هجماری کسی که تیرم مشارکت کردنی 19 کسی شعورك برخوشة ورسمنا متشكر وهنا كده نجي متشكرن بس بنائكم من عجباندي وممسونا كعجباندني ما كرا معرضة حينها بوش شش لوحنا هم هنا كده نجي تشكرن بس وانا نابر وانا مبر عجبان نبار